طبعا لەسەر لیژنە هەمیشەیەکان گفتوگویەکی چڕوپڕ بەڕێوە چوو. ئێمە وەکو سەرۆکی فراکسیۆنەکان زۆربەمان ناقایل بوون بەو دابەشکاریە، چونکە بەڕاستی دابەشکاریەکە بەس لە ڕێگەی تەلەفۆنەوە بوو، لە ڕێگەی کۆبوونەوەی سەرۆکی فراکسیۆنەکان نەبوو. پێشەوەش من اقتراحم کرد وەکو سەرۆکی لیستی خزمەت کە من ئەبێ ئێمە کۆبوونەوە بکەین، بەڵام ئەوان هەر بە تەلەفۆن ڕاییان کرد. ئەوە بوو ئێمە بڕیاردەرێکمان هەیە وەکو لیستی وەکو فراکسیۆنی خزمەت، بەڵام دانەنرابوو. ئێمە زۆر مناقەشەی ئەوەمان کرد، بەڕاستی ئێمە وعدی ئەوەی پیان کە کاگازات کێشەکەمان بۆ حلکە، بەڵام ئێمە هەر بەوەشەوە ناوەستین هەتاوەکو ئەو شتە نەکرد ئێمە ناچینە ناو لیژنەکانەوە. طبعاً بەپێی محاسسەی حیزبی و ئەوەی دەنگان ئێمە لیژنەیەکمان بەرکەوتووە، لیژنەیەکی سیادیە بەڕاستی لە ناو ئەنجومەنە، لیژنەی پلان و پرۆژەکان کە کاک ڕەمەزان نامەیە قسەرۆکێتی و هەروەها لیژنەی تەندروستی خۆم جێگریم لەگەڵ لیژنەی بڕیاردەرێکیشمان ئەبێ هەبێت و هەروەها لە چەند لیژنەیەکی تریشە ئێمە ئەندامین، خۆی ئەبێ لە هەر ئەندامە و لە دوو لیژنە ئەندام بێ، ئیتر بەس من وەکو خۆم لە 3 لیژنە ئەندامم.